بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد هیوادارم کە لە هەر کوێهن هەر شاد و بەختەوەر بن و خوشحاڵم دیسان بۆ جاری دووەم لە ڕێگەی پروگرامی هەوارگەی هونەرەوە ئەبینە میوانی ماڵەکانتان و لە خزمەتتانین بۆ ماوەی تقریباً 55 دقیقە. پروگرامی ئەمڕۆمان دیسان گۆرانی بێژێکە کوڕێک یا لاوێکی گەنج دۆست و هاوڕێی خۆم دەنگخۆش شیرین خەڵکی شاری سەردەشت کە جێنشینی لە ستۆکۆلمە لێرە دەژی و ئەمڕۆ شانازیەوە داوەتەکەی ئەمەی قبول کردو و لە ستودیۆ تەشریف هەیە. کاکاروانگیان زۆر زۆر بەخێربی و هەروەها سپاس بۆ تۆ و هەروەها کاک باوان بە ئامێری ئۆرگی لە ستودیۆ ئامادەیە بە خێراتنی جنابیش دەکەین. کاروانگیان چۆنی؟ ممنون. باشیش بەخێربی. سپاس کە تەشریفت دێنا. ممنون. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ داوەتێکەکان. پیرۆزبایی بەرنامە تازەشتان لێ دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن ببێتە بەرنامێکی جوان خەڵک پێشوازێکی باشی لێ بکات ئینشاءڵڵا. هیوادارین ئێمەش. ممنون. ئێمەش بۆ خەڵکم کارە دەکەن، ینی بۆ گەل و نیشتمان دەیکەنەوە هیوادارین کە جێ ڕەزامەندی زۆربەی کەسان بێ. بەڵێ دەستان. کاروانگیان ماندوو نەبی پێم وابێ دەمێنیە گەڕایت تۆ لە سلێمانی. بەڵێ. نازانم پێت چۆنە هەر بچینە ناو باسەوە پێش هەموو شتێ. کاکاروان بینەرانی بەڕێز بەشداری پروگرامی کورد ئایدۆل بوو و من بەش بە حاڵی خۆم پێم وایە کە دەبووە زۆر زیاتر لەو پلەی کە پێ بگەشتایە، بەڵام بەرحاڵ شانس مەودای نەداوە پێم وابێ نەخۆش کەوتی ئەوەی کە باست کرد و لە قۆناغی نازانم چەند بەش بوو، بەڵام بەرحاڵ چووە سەرەوە، بەڵام تا ئاخرەکانی نەگەیشت بەداخەوە، بەڵام بەڕێی خۆم دەنگخۆش کوڕی خاس بە قەولی سنەی فرە کوڕ خاسەس جاوەیە حەزەکەم خۆت زیاتر لەسەرەوەی قەزیەی کورد ئایدۆڵ بدوێی ئەگەر. بەڵێ من داوای ئەو بەرنامەیەم کرد کە بەشدار بم لێرە لە ستۆکۆڵم تەستیان کردین و دوایش کە لێرە دەرچووم بۆ قۆناغەکانی سلێمانی کە لەوێ لە پێش لێژنە گۆرانی بڵم لەوێش کە دەرچوومی تر وای لێ هات کە بۆ مانگی سێ مانگی ماش بڵێ تووشتیان بۆ گرتین و ئیتر چوومەوە بۆ سلێمانی تقریبا 11 ڕۆژ لێوێ بووم، بەڵام بەداخەوە هەر دوای سێ ڕۆژ کە لێوێ بووم نەخۆش بووم. من هەر ساڵی 2016 بۆ 2017 ڕاستی زۆر 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 کێشەم هەبوو لەگەڵ قورگم، چەند جارێک نەخۆش بووم و ئەویش هەری قورگم بۆ نازانم گەرم عفونەت دەکات و ماوە نەخۆش دەبم. هەرەوەش بوو کە لەوێ وام لێ هاتووە ئەو 11 ڕۆژێ لێ بووم بەڕاستی هەمووی هەر نەخۆش بووم. هەرەوەش بوو پێم وابێ کە بوو بە هۆیەوەی کە من نەتوانم سەرکەوتوو بم لەبەرەوەی کە عفونەتی قورگوشتیوە هەبێت کەمێک سەختە تۆ بتوانی گۆرانیش بڵێ بەو شێوە نییە کە ینی نابێگومان تەسیرکەی بە دەنگ هەڵامەت بەگشتی هەر تەسیرداکە سەر دەستگای گوارش و دەنگ بەتایبەت. بەرحاڵ ئەمن پێم وایە هەر بەشداربوونێ لە هینێکی وایە ئەزمموی خۆی دەدات و تەجروبێکی باشە. هەروەڵات تەجروبێکی زۆر باش بوو وەرەوەندەی کات هەرکو هەموو کوردەکانی چوار پارچەی کوردستان لاوەکان لەوێ کۆبوونەوە لەوێەوە بۆ خۆی شانازێکی گەورەیە و ئەرەوەی کە کورد بەرنامێکی لەو شێوەیە هەیە وەش بۆ خۆی شانازێکی تر تەجروبەیەکی باش تەجروبێکی زۆر باش. ئەمەش من لەوە ڕوادەم. بیری دەکەم گۆرانی خوێند ئەوەڵ جار کە تست کرای؟ بەڵێ. کام گۆرانی بوو؟ ینی کە لە ئەوەڵ مەرحەلەدا مەقامێکی سێگا و لەگەڵ شەوی تاریک و بێدەنگی. مەقامی سێگا؟ بەڵێ. جازای هەیە داواکەین؟ باش. چووکێ؟ بەڵێ. ئەگە و تاقی ڕژی تکایە میکرۆفۆنەکە باسکەن. بەڵێ. ساقيا بادواي رولالاي منك بجامي بادواخي مشتري مشتري واكمل لما يخاني كمان زور بيان شادو بكيف بيك من يساقيا هيدا
هەربژی شاری مامۆستا هێمن وایە ئەوە بۆیە ئەڵەم شەری مامۆستا هێمن چون هەفتەی پێش و کاک میکایل میوانی بەرنامە بوو لەسەر انتخابی شعریە و کاک میکایل بۆ انتخابی شعری ینی لە واقع لەسەر کارەکانی مامۆستا هێمن ئەو هەڵبەستانەی کە انتخابی کردبوو قسەمان کرد ئێسش جالب بوو کە تۆ ئەوەڵ شتێکە خوێندە ئەوەی مامۆستا هێمن بۆ مامۆستا هێمن مامۆستا هێمن بەڵێ بۆچی واللهی شعرەکانی دیارە شعرەکانی مامۆستا هێمن سەختە بیانکەی بە چۆمڵی گۆرانی بە نەزەری من ئەو ئاوازانێک کە کاک میکایل دایناون بەڕای من زۆر سەرکەوتون بۆ ئەو شێعرانە بەڵام من وەکو خۆم ئەو شێعرم زۆر بەدڵە ئیتر مامۆستا هێمنیش شاعیرێکی گەورەی کوردە و بەڵام پێ دوایە سەختە شعرەکانی مامۆستا هێمن بکرێ بە گۆرانی پێچەوانی زۆربەی ئەوانەی دیکە واللهی من وا هەست دەکەم کە شێعرەکانی کەمێک سەختترن بتوانی ئاوازیان بۆ دابنیت بەڵام ئەگەر چاو لە کاک میکایل کەین زۆربەی گۆرانەکانی وی کردوون بە شێعر بۆچی سەختە چون من پێچەوانەیە و بیرۆکەی تۆم هەیە تۆ دەڵێ ئاسانە من ئاسانە من پێم وایە بە حکمی وەزنەکەیەوە من پێم وایە زۆر لە ئاواز بۆ ئاوازدانان زۆر گونجاوە زۆر گونجاوە ئەمن نەزەری منە نەزەرەکە جیاوازە بۆیە پێم خۆش بوو کەوتم ئەو خەیش چون حەقیقەتەنەوەیە کە وەختێک میوانێک دێتێرە زۆرم پێ ناخۆشە ئەگە هاوڕێی بین یانی ئەگە هاوڕێ بینی قسەمان نییە 55 دقیقە بەچی پڕۆکەین جاوەیە پێم خۆش بوو کە وتە هینە باشە بۆ سەختە تۆ چۆنیە بین وشەکانی سەخت ناڵمیەوەیە کە خۆم هەر بە منداڵی لە منداڵیەوە لە سوید گەورە و میتل تەمەنی 9 ساڵیەوە هاتوم بۆ سوێدی ئەوەیە کە لەوانەیە لە ناو شعرەکانی دەگەورە نەبوو بم قەولی سابلاغی نازامی ئەوەیە بەڵام من وای دەبی 6 ساڵی هاتووم بەڵام من وای دەبی ناکێشە نییە بەڵام زۆر چاک خوێنەوە سێگاکە بۆچی سێگا هێندێک مەقام هەیە کە لە دەنگی ئینسان دێتەوە من وا هەست دەکەم مەقامی ڕاست سێگا سەبا بەیاتەوان لە دەنگی من دێتەوە هەوڵم داوە کە مەقام دەڵێم هەمیشە مەقامان بڵم کە لە دەنگی من دێتەوە چون زۆر مهمە کە بتوانی هەڵبژێری کام مەقامانە دەنگت دێتەوە بێگومان ئافرین ئاشهدم بالله ناوە ئەزانی چۆنە یەک شت هەیە یەک واقعیەت هەیە بەحس یەکێکی ئەوەیە کە قەزیەی دەنگخۆشی یەکێکەوەی کە بزانی چیاڵێکەوە چی بۆ دەنگت گونجاوە هەموو دەنگخۆشی هەموو شتێکی بۆ گونجاو ینی بۆ دەنگ گونجاو نییە تەبەقە هەیە ڕێنجی دەنگ هەیە و هەندێ حتا وشەیش هەیە بە حقیقت زۆر کەس بیری ناکەن هەندێ وشە لە هەندێ زاری هەندێک کەسۆ جوانتر دێتت دەرەوە تا لە زۆربەی کەسانی دیکە مەسەن جاوەیە ئەمن پێم عاقلانەیە کە ئەوەی کە پێدگەی پیگەیشتی کە چی بۆ تۆ گونجاوە بەرحاڵ دەم خۆش سپاس مادەم باسی دەنگمان کردو مەقاممان کردو با بچینە سەر گۆرانی ئەوڵ کێشە نییە؟ گۆرانی ئەوڵ کێشەش بێ ببوورە قسەکەت بە کێشەش بێ خۆ ئەرباب خۆم لێرە جاوە دەبێ بڵێ خۆتان گۆرانی ئەوڵیش گۆرانیکی مامۆستا ناسیری ڕەزازیە ناسر ئێوارە سلااو ڕێز و حورمەت لێرەوە سلااو ڕێزمان هەیە بۆی و لەگەڵ مەقامێکیش کە دەیڵام مەویش هەر وابزانام کاک ناسر کوتوێتیەوە مردن چیە کەستێنەگەی تا ئێستا کەستێنەگەی زانی شاریکەیە ئەگەر هەڵانەبم لەوانێش مامۆستا گۆران مردن چییە کەستێنەگەی هینی خەیامە وەرگێڕانی مامۆستا هەژارە گۆرانەکەی کام گۆرانی ئێوارەکە بوو ئێوارەکەیشی کاک ناسر نییە فلکلۆری ناوچەی باکوورە کاک ناسر بە سۆرانی گوتوێتەوە من وەکو نازمی لای خۆمان هەیە ها خەتا ئاگرم جاتەوەتە خۆتە زانی ناخەتا نییە ئەوە فقط وەزیفەیە کە ئەو شتانەی کەینە بەرحەڵ ڕوون کرێتە بڵێنە فەرمونەوەیەوە و کاک کاروان و کاک باوان فەرموو تورات و زەبور تا دەگەیە
بجيان دوا وزانا يانا بو باسي مرق بو باسي مرق جيش ونزان راويسا دەم خۆش دەست خۆش باوانگیان دەم خۆش کا کاروان بژیت گۆرانەی کاکێ بە دەنگی کاک ناسر وتراوە بە شێوازی سۆرانیەکەی بەڵام من کە گوێم لە دەنگتە بێ تەسیراتی نازانم ئەمە گوێشکێ منە ڕەنگە هەڵە بم تەسیراتی هەست دەکەم تاهر تۆفیق تۆ زێرەسەری بێ ئەبێ دەنگت پێ خۆش بێ زۆر پێخۆشە هەر لە منداڵی شەوەی گوێم زۆر لە مامۆستا تاهر تۆفیق ڕاگرتووە ئالەوا هاوسەلیقە بووین زانی ئالەوە هاوسەلیقە لەسەر هێمنەکە ڕێک نەکەوتی بەڵام لەوەی هاوسەلیق بەرحاڵ دەمت خۆش بێ هەر بژی مەمنوون
هەڵبژاردننی مەسەن گۆرانێکی وەکو ئێوارە هۆکارەکەی بۆ تۆ چی مەسەرەن ئایا وەکو پێت خۆشە یا هەست دەکەم لە دەنگم دێتەوە و ئاوازەکەیشی زۆر خۆشە ئاوازەکەی زۆر خۆش ئاوازەکە یەکجار زۆر خۆشە و ئەو شعرش کە دانراوە بەڕاستی زۆر شعرێکی جوانە ئەو شعرە هی خودی کاک ناسرە بەڵێ. مەقامەکەی خەیامە وەرگێڕانی مامۆستا بەڵام خودی ئێوارە ئەوە هی خودی کاک ناسرە بەڵێ جا من لێم پرسیە ئەو شعری اتفاقن چۆن دانابوو لە سلێمانیەوە کە سەفەرە کاتۆ بۆ ستۆکۆلم کە خوا حافیزیەکە لە ئێرانخانی خێزانی ئەو شعری بۆ دێ ئێوارێ و دەڕۆم بەرە و غوربەت بەرحاڵ دەم خۆش هەر بژیت تار تۆفیق وتت کە زۆر دەنگت پێ خۆش هۆکاری نەهۆکار بەڵام ئایا مەسەلەن پێت وایە چون وتت شعرەکانی ماوەستا هێمن لەگەڵ تا زۆر هین ناکە ینی لەگەڵ ڕۆحیاتە شاید نێت و یاوە دەرکی نەکەی بەهۆی ئەوەی کە زوو لە تەمەنی خوارە لێرە گەورە بووی بەڵام دەنگی تار تۆفیق بۆچی دەنگی تار تۆفیق گوا بێتە سیرت تاکە وەڵاهی نازانم بەڵام کە گوێ لە دەنگی مامۆستا تار تۆفیق ڕدەگرم ینی هەستێکی زۆر 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 خۆشە مەقامەکانی تایبەتی شیرن بەهارەی چەند مەقامی تریشی هەیە کە زۆر 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 علاقم پێیانە و گوێم لە ڕاگرتوون نازانم هەر علاقەیەکی زۆرم بە دەنگیەتی زۆر منش زۆرم پێ خۆشە تار تۆفیق حەز دەکەم زۆر زۆر لە مەقام گوتندا بە تایبەتی سەرکەوتووە بێگومان بێشک بێەوە واقعەتەکە ئەمە هەندێک دۆست و برادرم هەیە کە دەڵێن تار تۆفیق دەنگی ناخۆشە حەزەکەم لێیاندەم ئەنی ئەوەندەم پێ خۆشە بۆ تعریف بکەم ئەی دەسەڵام یاریکیان پێ کێشم خوا ڕەحمی کردە دەسەڵاتم نییە باشە شیرین بەهارەکە نزیک نییە لەو مەقامێک ئێستا خوێندت بە شارەکەی پێدوانیە کاک ناسریش تەسیراتیەوەی هە لەسەر هەبووە لەوانەیە نزیکە شێوازینەکە بەڵام بەڕای من بۆ ناتۆ بتانی کەڵک وەربگری لە ئەو هونەرمەندانی کە چۆن بە ئێستا نەماون کەڵک بگری لە چۆنیان بیر کردوتۆ لە ئاوازدانان لە شعرەکانیان زۆر شتێکی باشە خۆ بێگومان ئەوە خۆ هیچ کەس تەکمێڵ نییە ینی ئەزەڵ لە هەر ئیلهام وەرگرتنە ینی لە کەسی ترۆ تۆ توانی شت بکەیت سەر ڕێگەی دروستە شێواز و سەبکی خۆ هەر مامۆستا ناسریش بۆ خۆی لە ئەوڵەوە کە ئەگەر بۆ تاریخ بگەڕێنەوە بە گۆرانیەکانی دەستی پێ ئێستای شەر تاسیری ینی تاسی بە نەزەری من ئەو ڕێگە ئەو ڕەچە ئەو تۆنە شێوازی دەنگ بەکارهێنانەی بە تایبەت کۆچکرد و تار تۆفیق و مامۆستا تۆفیق و حتا هابەش بەڵێ ئەوانەی هێشتا تایە باسی تار تۆفیقمان کرد باشە تار تۆفیقت زۆر پێخۆشە کێتر مەسەن لەوانەیە کە کۆچیان کردا نامێ مردوو پەرستیکەین بەڵام هەروکو سەلیقە زیاتر تعریفیشمان نییە ڕاستی هەر هەموویان خۆشن مامۆستا ماملێ مەحسەن زیرەکەوانە هەر هەموویان خۆشن بەڵام ئەگەر تار تۆفیق و کاک حەزیری شارۆقیشی ئێستا و ماوە یەکێکە لەوانە کە هەر لە منداڵیەوە زۆر زۆر گوێم لە گۆرانەکانی گرتووە و علاقەیەک یەکجار زۆرم بە دەنگی ئەویشەیە هاتمەوە پێ بێژمە ئازانی هەستم کرد وەختە گۆرانەکەت وت بتابێت مەقامەکە هەستێوەم کرد کە شێوازی قورگت و شێوازی تەولیدی دەنگەکەت لە نێوان مامۆستا تار تۆفیقا کاک ناسرا دێت و ئەڕوا لەو سەبکە لەو جنسی سایە بە قەولی هەندێک کەسەڵێ ئەو جنسی سایە بەڵام وەختێک کۆتایی مەقامەکەت کە کۆتایی شێوازەوەی کە چۆن کۆتاییت پێهێنا هەست مەکرد وەکو مامۆستا عەزیز شارۆخ کۆتایی پێهێنی هەڵە بووم یانە من قەت هەڵە نیم شۆخی نییە بینایی بەزێمە فقط ئەوە بۆ شۆخی ئەوە کە تۆزی پێکەنین و دڵمان شاد بێ و قسە ناکەم ئەنا جەسارەتی وا ناکەم کە بڵێم قەت هەڵە ناکەم بە هەر حاڵ ئەوە بەشی گۆرانی تا جێگەش بدناس مەزانم کە چەند ئامێری شەژەنیت وایە بۆ پێکەنی خۆ نوکتەم نەوت چەند ئامێرە دانیشتین کاک بێرەمایی بڵێ وەڵا کەمان لێ اختیارتەیە خواهیشەکەم قسانێت چی خۆی نییە هێرە خۆناتی دەمە کەڵەگای دادگایریکەن بەرعەکس هیوادارم لە هەر بەشێکی کاری هونەریا بێ لە ژیانیشدا بۆ هەردووکتان هیوای سەرکەوتنم هەیە سەرکەوتنی نەفەرێکمان سەرکەوتنی هەموومان ئەمە واقعیەتێک دەی چەند ئامێرە ژەنی
والله من ئامێری ڤێڵۆن کە چەند ساڵێکە تمرین بەسەر گیان من هەر بە گۆرانی گوتن دەستم پێ کرد ینی هەر علاقەم بە گۆرانی گوتم بەس کە هاتم تەمەنم سۆسێرە تقریبا لە 22 ساڵی من علاقەم زۆر بە چۆن بڵێت ڤێڵۆن بوو ئەویش بۆ چەند کەسانێک هەبوون کە وایان کرد کە من زۆر پێم خۆش بێت بچم بەلای ڤێڵۆن دایەکێک لەوانە نەبێتەوە کە بە خۆت لێری بەڵامێک لەوانێتەوە بووی کە لەو جێژنەکان دەمدیتی لەگەڵ کاک میکایل و ئەوانە ئەو کات زیاتر لەگەڵ کاک میکایل بوو لەگەڵ ئەو کات لەگەڵ کاک ناسر نەبووی زۆر منداڵ بوو عارفی شەکووری هەروە ئەوانە کاک عارفی ئیبراهیم پورەوانە کە دەمدیتن بەڕاستی زۆر 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 هەستم دەکرد کە ڤێڵۆن شتێکە کە دەمەوێت فێری بم هەرەوە بوو چوون بۆ لە شاری ئەوروبا چوون بۆ دوکانێکی دوکانێکی موزیکی و گوتم من هاتم ڤێڵۆنێک بکڕم و شتی زۆر باش خۆم فێر بووم بەڵێ گوتم من دەستی چەپم ناتوانم ڤێڵۆنێک وانێ بکەم ڤێڵۆنێک بکڕم کە بۆ من گوتی نییە بەڵام ئەگەر هەش بێ زۆر زۆر یانە گوتی من باش شتێکت پێ بڵێم باشترە ڤێڵۆنێک بکڕی کە چۆن بڵێ ستانداردە لە تەواوی خەڵک بەکاردێنە بڕۆ خۆت فێرکە ئاسانترە ئیترە هەرەوە بوو من ڤێڵۆنەکەم کڕی و ئیتر چوومەوە ماڵێ و گوێ بگرە و چاو لە یوتیوب و نازەمەوت ئەو زمانەکانە بکە و تاکو هاتوو خۆم فێر کرد و دوایی تقریبا بۆ 6 مانگ چوون بۆ دەورەیەک مامۆستایەکی سویدیم هەبوو چۆنیەتی گرتنی کەمانەکە و قەوچەکە و ئەو جۆرەشتانە و چەند شتی سەرەتایی ئەوە کرد فێر کردم وا بۆ من کە دەرچوون بۆ دانیشگا بەڕاستی نەمتوانی لەو شارە نەمام ماڵم ڕۆیشت و چوون بۆ شمالی سوید ئیتر لەوێ کە بەتەنیا بووم من نەچووم بۆ دەورەی ڤێڵۆن هەر ئەوەی کە فێری بووم بۆ خۆم بە تەمرینە ڕۆژانەی خۆم فێر بووم بۆیە دەڵێم شمالی سوێت بینەرانی بەڵێ شایە دەوانێت لە بەتابێت ڕۆژهەڵە نەزان شمالی سوێت فقط بەرف و ورچی تایە جا نازانمە فەقیرە چووە لەوێ دەرسی چی خوێندا ناشۆخی دەرسی چیت خوێندا کارەوە وەڵاهی من لەوێ 3 ساڵ ددانسازیم خوێن یانی دروستکردنی دەدان نەک دکتۆر لەلای مە دەڵێن کاکە دکتۆری بەڵام دکتۆر نا ددانسازی بەڵێ ینی پێشینی ڕۆژانەت ئەوەیە ئێستا ناوەڵام من تقریبا دەچێت بۆ 2 ساڵ لە وزارەتی بیمەی سوید کار دەکەم شاکرین زۆر باش زۆر چاکە بەرحاڵ سەرکەوتوبی ئەو ڤیۆڵۆن ئەو دیش لێ دەیە ئەو دیش دەژێنم بەڵام ئەو دەکەش هەر بەڕاستی بە خۆم فێر بووم نەچووم بۆ هیچ دەورەیەک ئەویش هەر لە چۆن بڵێ لە ڕۆی یوتیوب و جۆرەشتانەوە کە تەمرینم هەبوو فێر بووم ئەو هەمووی بەسەرەتایی ینی شێشی وانییە کە بڵێ لە پلەیەکی زۆر بەرزدابم بەڵام بۆ تەمرین ڕۆژانی خۆم بۆ ڕووی خۆم و بۆ تەمرینی ئیدەنگم زۆر زۆر کیبۆردی شەر دەژانم زۆر زۆر ئەشان زەرورە بە نەزەری تایبەت لەم سەردەمەداوە من پێم وایە کە ناوەی کە خۆت دانیشتوێتی بەڵام ئینسانی باستادادی هیوادارم هەر سەرکەوتوبی و بەو سەرکەوتنە بابینە گۆرانیەکی تر گۆرانی دووەم چییە؟ ئەویش گۆرانێکی مامۆستا تایب تۆفیق تایب تۆفیق یان فەرموو بینەرانی بەڕێز گۆرانی مامۆستا تایب تۆفیق بە دەنگی کاکاروان خزمەتتانین
هەرە لە ژینایی ئەخەوەرایی گەر نەمرەدا جەژن و بار و سەیران و خۆشیایی گشتی پیرۆزی ئایی گەردن ئازادار مەڵمانە و بار ئەو بارە گیانە کێمنی کوشتا و دولبارە مەڵمانە و بار ئەو بارە گیانە کێمنی کوشتا و دولبارە بەدەم جوێنم پێدادا بە چاو پێم داڵی وارە بەدەم جوێنم پێدادا بە چاو پێم داڵی وەرە بەدەم جنێوم پێدەدا بە چاو پێم دەڵێ وەرێ بزانە چ بەڵایەک وانە وەڵاوە بەڵایە بەدەم پێ بڵێ وەرەوە های کاکی گەندەم خۆش مەمنون. بژیت سپاس. یاک دوو شتت ئیراد ناگرم نا. ئاسان ئیراد نییە فقط ئاماژەیە چون بیرم دێت لە کوردای دۆڵشە کاک عەدنان شتێکی پێوتی ئێستا دوو جار ئەو حرەکاتانە و کرد ئەمن بەش بە حاڵی خۆم دموکراسی بەوە دەزانم کابرا حۆڕ بێ ئازاد بێ هەر جۆرەپی خۆشە گۆرانی بڵێ هەر جۆرەپی خۆشە لی باسکەتەوەوانە بەڵام ئایا ئەو نەزەرەی کە بەڕێز کاک عەدنان دای کە وتی شیرین بەهارەکەت گوت نسرین ئەمڕۆ نسرین ڕۆبارەکە بوو کە وتی هەندێ تەحریر یا جوڵەش هەیە لە قورکتە کە بەرەو ئارابێسکەکە ئاڕوە ڕاستی کرد من وەکو خۆم دانی حەق بۆ قسەیە ئەوڵ ڕای من نا لەبەرەوەی من ئەسڵەن ئەو وانەکانم لە ئارابیسک وەرنەگرتەوە شتێکە کە هەستێکی خۆمە ینی ئینسان دەبێت بتوانێت هەست بەکاربێنێت کە نەتوانێت هەست و تەکنیک بەکاربێنی لە دەنگدا بە نەزەری من لەوانێت لە لای هێندێک کەس خۆش نەوی ینی هەر خۆش نیگۆرانی کە کۆختێک گۆرانی دەڵێ باشە ببوورە قسەکەم پێخەڵێن فەرموو کاتێک گۆرانی دەڵێ خۆشە بتوانی ئەحساس و تەکنیک بەکاربێنی جا ئەو تەکنیکایە و لە ئارابێسکەدا هەیە نازانم بەڵام من هەتا بتوانم کەم بەلای ئارابێستا ڕۆیشتم نەنا ئەمە منم زۆرم قەزاوەتکردن و ئیرادگرتن نییە ئەسڵان فقط ئەوە بیرم کەوتو ئێستا یەک دوو شتت کرد بەگوێی من نای نای دای دای دارارارا ئەوە تۆزێ بەلای ئارابێسکەکایە هەڵە نییە نەزەرە فقط دەڵم ئەوە زیاتر لەوە باوە ئەلبەتە حقیقەتێک لێرە هەیە کە زۆر کەس ئاماژەی پێ ناکە بەڕێز کۆچکردوو مامۆستا تاهیر تۆفیق حقیقەتەکەی وێ زۆربەی ئەو گۆرانیانەی کەوتوویەتی هی ناوچەی باکووری کوردستانە و لە باکووری کوردستانش بەهەڵ بە حکمی و شەرایەتەی ئەو بارودۆخەیە کە بووە بەرحەڵ تەسیرات هەمیشە هەر بووە و ئێستەیش ئەوەی کە زۆربەی لاوەکان گەنجەکان یا زۆربەی کەس ئارابەسکەڵی خەتای خەڵک نییە بەڕێی من شخصن خەتای ئەوەیە کە هەرەوە دەرخواردی خەڵکەتریانی تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستان من پێوەیە کەم تەرخەمیەکەن تۆزێلەوە ئەناخۆ ئارابێسک باشە بۆ کاورا سونەتی باشە فولکلۆری خۆمان باشە پاپ باشە جاز هەر شتێک ئەمن پێم وایە هەر چیە سەبک زیاتر ببێرە ناو کۆمەلگاتە نیشانەی دەوڵەمەندی کۆمەلگاکەیە و پێم وایە بە نەزەری من ئیرادێک کە لە جەماعەتی لیژنەی کوردای دەڵەوە بوو کە بیریان چوو بووە کە دەبێ بێن لەوێ دەنگ هەڵبژێرن سەفک هەڵنەبژێرن فقط وتمەوە ئاماژە بکەم گەرچەند ڕێز و سڵاومێ بۆ هەمویان زۆربیان دۆست و برادرن بەڵام ئەوە نەزەری خۆم بوو مامۆستا هێ من وت سەختە بۆ ئاوازدانان مەترسە ناتخەمەوە بۆ من بەڵێ جەنابەت کەس شاعرێک هەیە چ زیندوو بێت چ کۆچی کردو بێ کە مەسەلەن بۆت گونجاو بێ بۆ ئاوازدانان و ئایا کارێکی وات کردەسە لەگەڵ شاری
کەسانێکدا ئاوازت دانابێ خۆت بەڵێ بەڵێ چێ هەر یەکێک لەو شاعیرانەی کە لە ستۆکۆڵمە کاکی وە زکریایی کە شاعر دەنووسێ لێرەوە سڵاوم هەیە بۆی دەستخۆشی لێ دەکەم شێعرم لێی وەرگرتووە ئاوازم بۆ خۆت ئاوازت دانا ئیجازە هەیە داوا بکەین کۆپلێکی بڵێ ئاکاپەلا بێ مۆسیقا ئاکاپەلا ینی بێ مۆسیقا خونچەیەک بوو بە ساکاری دامەدەستێت بێبەهانە هەڵێت وەران بۆ دڵی بەردی بێهەستێت 100,000 جار خۆم حەشاردا بەڵکو نابمە دیلی داوێت بەڵام دیسان بەندی کردم نازوینی گای چاوی مەستێت بەڵام دیسان بەندی کردم نازینی گای چاوی مەستێت بەڵام دیسان بەندی کردم نازوینی گای چاوی مەست بەڵام تۆ لە چاوە گرتە شعرێکی زۆر جوانە بەلای شارێکی زۆر جوان دەستخۆشی لە کاکی وای زەکەریایی شەکەین وەسڵاو ڕێز و حورمەتیش لێرۆ باشە شاعرانی دیکە یاوە ببوورە ناچینە ناو شاعرەکانەوە هەرچی باسی شاعرەکەم ڕەنگە تەپەڕێ ماڵتە هەڵی دادگاییتەکەم ئەو گۆرانی جەنابتە ئاوازەکەی خۆت دادنا چەند کاری وات هەیە کە خۆت دادنابێ وەڵاهی وەکو چەند شعرێکم هەیە کە بۆ خۆم کارم بۆ کرد بەڵام هیچ کارێکی موزیکیم بۆ نەکردووە بەڵام ئاوازم دانا ئاوازەکان چەند کار لەوانە بڵاوە بووە تۆ ئەلەوانەی کە هەمن ئێستا هیچ یەک مەقامێم تو 3 ساڵ لەوە پێش بڵاو کردەوە کە بۆ خۆم کاری کەمانەکەم بۆ کرد بوو ئەو دەکەشر بۆ خۆم و ئەو تێکستەش تێکستێکی چۆن بڵێ شۆڕژگیران ینی بۆ باوکی بۆ باوکێک دانرا بوو کە شەهید بووە منەوەم کرد کارێکم بۆ کرد و کلیپیشم بۆ کرد و بڵاوم کرد لە یوتیوب هەیە بەڵێ لە یوتیوب لە فیسبوک شایە بەڵێ ئەو بۆ دڵم کە بینەران لەگە مستاقتان لەوێ بەناوی کاروان حەکیمزادە لە یوتیوب و فیسبوک ئەو کارانەی کە کردوتە بۆ بڵاوت نەکردنە تۆ ینی وەڵاهی کارەکەی چیە هۆکارەکەی شتێکی تایبەتی نییە و دوای ئەوەی کە ئەو مەقامم بڵاو کردەوە کەمێک ینی لە بواری لەبەرەوەی کە لێرە دەبێت چۆن بڵێ کار بکەی و کاری ڕۆژانی ئەو شتانە وای کردو کە کەمێک دوور بکەمەوە ینی خۆشیش کە چەند ساڵێکی پێ بچێت و شتێکی باش بڵاو بکەیەوە نەوەکەوە هەموو مانگی شتێکی بڵاو بکەیەوە کە خەڵک گوێی لێ نەگریان نەیبینێت بەڵام ئینشاڵڵا لە ئایندەدا بتوانم کاری دیکە بکەم هیوادارم کلیپەکەیش ئاماژە پێکرا ئێستا کە لەم تەلەڤیزیۆنیش لە فریدۆم تیڤیش هەیە عەرز دەکەم هیوایەتت چییە مەسەن 10 ساڵی دیکە کاروان خەریک چییە بتوانم خزمەتی زیاتر بکەم بە هونەری کوردی وەکو گۆرانی زیاتر بڵاو بکەمەوەش بۆ خۆی خزمەتێکی تر بەڵام چی دەکەم 10 ساڵی دیکە لەباری کاری موسیقیەکەی دەڵم یانی لەباری کاری موزیکیەوە هەوڵ دەدەم پێش بکەم ڕاستی پێش بکەم و کاری زیاتر بکەم و هەرەوەی تر بتوانم دەنگی خۆم بە خەڵک بناسێم خەڵک گوێ لە دەنگم بگرێ کارێکی وا بکەم کە چۆن بڵێ هونەری کوردی تێک نەدەم ینی هەرچەندی کە هونەری کوردی ئەوەندە گەورەیە بە یەکێکی وەکو من تێک نادرێ بەڵام مەسەلەن دەڵام کاری جوان بکەم باشە ئەگەر مەسەلەن لێت بپرسم لەوانەمان زانیمان کە دەنگی ماوەستا تایر تۆفیق وانن بەدڵانەوە لەم سەردەمەدا کەسانێک هەن مەسەن تەسیر لەسەر تۆ بکەن دەنگیان توانین پرسین چییە چون حەزەکەم ئەمە مەسەن یەکێک لەوانە هونەرمەند ئەیوب عەلی بەڵێ کە دەنگیم زۆر پێخۆشە کاک ئەیوب زۆر عەرەبەسکانە دەڵێ دیسان دەڵم ئەسەن ئەمە قەزاوەتکردن و یان ئازارمە ئیرادگرتن نییە فقط وەکو ئاواژە زۆر ئەمریش دەیم پێ خۆشە بەش بەحاڵێک وەکو تۆنی دەیم پێ خۆشە بەڵام پێ دوانێ کەسێکی وای وێبی ئۆتۆماتیک تەسیر دابنێتە سەرەوەی کە لەوانەیە
لەوانەیە بەڵام موچم گرتی ها لەوانەیە بەڵام ئەوە تا توانی بێتم هەوڵم دا لاسایی ینی وەکو لاسایی نەکەم و ینی نەچمەوە بەڵام لەوانەیە کاریگەری هەبێت وەکو دڵی من بەش بەعاڵی خۆم کارەکانیم زۆر پێ باش منیش پێم جوان دەنگیم زۆر بەڵام ئارابێسک 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 یەک باشە ئێستا زۆرمان نەماوە وردە ڕۆ کۆتایی پروگرام دین دیارە چەند دقەیەکی هەر ماوە جێگەی گۆرانیەکی تر ماوە و دیسان ئاماژە دەکەم بە بینەرایش بزانن ئەمە خوانەخواستە پیاوانەوێ من ئیرادەگرم یا شتێ من حەزەکەم فەقەزە بەحسەکە خۆیی بێ و هەفتەی پێشوش کە کاک میکایل تەشریفی لێرە بوو یەک دوو مەسەلەی ئاوا پێشات دەسەر گفتوگو ینی من ئەمەوێ بەحسکەین و هیوادارم ڕۆژێ بێ بڵێن نەخێر بدەن تۆ هەڵەی هەرچەند هەڵێم زۆرە ینی ئەوە بەشەرم خۆی نییە وانە با زۆری درێژە پێ نەدەم چون درێژە پێدەن تێکێدەم جاوەیە گۆرانیەکی ترەگە زەحمەت نەوێ باشە تا تێکم نەداوە بینایی بەڕێز گۆرانی سێوەم لەگەڵ کاکێ بەدەنگی کاکاروان و ژەنینی کاک باوان فەرموون
دام خۆش بژی دەست خۆش کاک باوان بینایە بەڕێز ببوورم من جارجار جەوگیرم لەگەڵ یانە لەگەڵ گۆرانی بێژەکانم بڕێ گۆرانیە لەمەوانە هیوادارم عاجز نەبن کنترۆڵم سەختە جەماعەتی ستودیۆ دۆستان و هاوڕێیان بەڕاستی گیریان کردە بەدەستمەوە بەڵامێتتر وایە خاستەی خۆیان لەوە چا نابێ کاروان گیان دەڵێ چی دەڵێ کێ بگرم بە یار شێوەی تۆ بێ شێوەی لە تۆ کۆپی ناکرێ کاکە چی شێ واللهی کۆپی نییە کاکە هەر یەکی بە نەوە دێت و دەڕوا کێ دڵیشکانی خێزان نییە خێزانم هەیە خۆشحاڵیەوە تا ئێستا دڵیان نەشکاند دەی باشە ناچینەوەدا هەڵ با دوای ئەمە تووشی گرفت شتی و ئەنەبی کاکە دەم خۆش حەزەکەم لەم پرۆگرامەدا و لە ڕێگەی ئەم تەلەڤیزیۆنەدا بەرحەڵ بینەرمان هەیە بۆ بینەران هەندێشت ئاماژە پێکرێت کە زۆر کەم دەکرێت ئەوەیە کە مەسەلەن کەسێکی وەکو جەنابەت یا حتا خۆم لە هەندەران لە ئەوروپا لە هەر کوێ بەشێکی ئەوروپا بێ دەژین و کاری موسیقی دەکەین لەناو خۆی وڵاتی شۆ جەماعەتێکی تر هەن دۆست و ئاشنا من پێیان دەڵێم هاوکار هەرچەند ئاشناش دەبین بەڵام هاوکارین لە یەک باغدا کارەکەین لە یەک ساحا کارەکەین بە قەولین دەڵێ جەماعەتی باشوور جا ئەوەیە چ ئیمتیازێک هەیە ئەگەر لە ئەوروپابی یا لە سوێد بی مەسەلەن کە کاری هونەری کوردیەکەی چ ئیمتیازێک هەیە کە ئەوان نییانە و بەرعەکسەکەی چ گرفتێک هەیە کە ئێمە هەمانە ئەوان نییانە یعنی هەردوو لاکەی واللهی لێرە لەوانەیە شێوازی خوێندنەکە ئاسانتر بیانی چۆن بڵێ تۆ لێرە دەتوانانی قەری زۆر بگری حکوومەت پارە دەداتێ و کاتێککە دەخوێنی لە هەت مەزورم گۆرانی وتن بوو ببوورە دەرس مەمزورم دەرس ینی دەرس بوو موزیک بۆ موزیک بڵێ ئەوە یەکێک لە شتەکانە ینی دەورێ دیتن دانیشگای بەڵێ ئەوە یەکێک لە شتەکانە کە لێرە لەوانەیە باشتر بێت تاکو ئەولان بەڵێ ئەوەی کە لێرە کەمێک سەخترە ئەوەیە کە هەمومان هەر یەکە و لە شارێکی و لێ وڵاتێکین یەکگرتنەوەکە سەختە کاتەکە سەختە لێرە تو بەیانی دەڕۆی کار تا ئێوارێت تێوە نان و شتێک ساز دەکەی دێ بنی بۆ بەیانی هەستی بڕۆی بۆ کار بەس لە کوردستان لەوانەیە حاسانتر بێت یەکگرتنەکە لەوێ کاتەکە لەوێ باشتر بێت تاکو ئێرە واز دەکەم ئەو دوو جیاوازی هەیە هیچێکی تر نییە هێشتی لەوانەیە هەبێ زیاتر بەڵام من ئەو دوو شتانە دەبینم ئەو دوو شتە سەرەکیانە دەبینی باشە حەزمە کرد چونکو بەرەو کۆتایی ڕۆین داواکەم لە وتاقی ڕژی کە وەکو کۆتایی بەرنامە ئێمە وردە بەرەو کۆتایی ڕۆین و ئەمەوێ خواحافیزی بکەین بەڵام داوام هەیە کە ئەو مەقامەی کە لە فریدۆن تێوێ هەیە و بە شێوەی کلیپ کاکاروان پەخشی کردێتەوە بەوە بێنە کۆتایی بەرنامە و بۆ وتارە و وتنیش مدینە سپاس و ماڵاوایی بۆیەوە زەحمەتان کێشە تەشریفتان هێنا زۆر سپاس هیوادارم کە توانی بێت من دەرفەتێک بڕخسێنین کە شەرمەزاریەوە نەبین زۆر سپاس بۆ داهاتێکەکان دووبارە هیوای سەرکەوتن بۆ دەخوازم هیوادارم بێت بەرنامەیەکی باش و جێگر لە خەڵکدا دەستخۆشی لەکات باوان دەکەم بۆ هاوکاری شتێک هەموو ئەو برادرانی ببوورە کاک پێدرام برادرانی کە لە پشت کامەراوان دەستخۆشیان لێ دەکەین ماندوو نەبن هاوڕێیان شتێک هەیە بتەوێ باسیکە کە من باسم نەکرد بەڵێ نا هیچ شتێک نییە هیچ شتێنە ڕوونکەی تۆ ئەگە هەڵەیەکم کرد قسەکان هیوادار ناڕەحەت نەبووبێتی ئەگە وایە کاکە ڕووکەنە کامەرایە کامەرا باشە ڕووکەنەوە کامەرای دوو زۆر سپاس ماڵاوە تا کات تو ساتێکی دیکە و هەفتەیەکی دیکە کە کاک نەجمەدین میوانی بەرنامە دەبێ بەرخۆدار بن هەر بژین بمێنن لە خێر و خۆشیدا زۆر سپاس.
دایکم دایگو داو شوانەی شەختە و کڕێوە و بارانە ئەو دنیا تارە و بەڕێز و تۆف و زریانە ڕۆڵەمەن و چاوەڕوان بە ڕۆڵەمەن و چاوەڕوان بە ئیمشەو دیارێکی جوانت بۆ دێنێ هۆ بابەگیان هۆ زۆر چاوەڕێ بوومەی بابەگیان هەتاکو خەوچاوی لێک نام دەمە و بەیان بە دەنگی شیوەنی دایکم جارە چڵەکەم هۆ بابەگیان هۆ بابەگیان هێشتا نیگای تۆم نەدیم بوو مەڵەوەیت کرد تەنها دیاریە کە جێدیش بوو چەکەکەت بوو و هەڵم گێ
چەکەکەت بوو هەڵم گێ